بینەرانی بەڕێز لە هەرجەیەکن سڵاوی ئێمەتان لەبێت ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بێت ئومێد دەکەم گشتلایەکتان لە ساغ و تەندروستێکی باشتانە بێت بە یارمەتی هاوکارانم بەرنامەیەکی نوێی چاوی گەلی کوردستانتان پێشکەش دەکەین لە بەرنامەی ئەم جارەماندا لەسەر خۆشحاڵترین و تووڕەترین گەلانی جیهان دەدوێن هەڵبەت ساڵانە چەندین توێژینەوە ئەنجام دەدرێت چەندین توێژینەوە دەکرێت تایدا خۆشحاڵترین و دڵخۆشترین گەلانی جیهان دەستنیشان دەکرێت ئەو وڵاتانی کە دانیشتوانەکەی دڵخۆشن و بە پێچەوانەشەوە ئەو وڵاتانی کە تووڕە و ڕەشبینن دەستنیشان دەکرێت و ڕیزبەندیان بۆ دەکرێت بەڵام ئایا ئاخۆ ئەبێت عێراق لەکوێی ئەو ڕیزبەندیەدا بێ لەکوێی ئەو ڕیزبەندیانەیە کە دەستنیشانی وڵاتانی تووڕە و وڵاتانی خۆشحاڵ دەکات زۆر جار هاوڵاتیان دڵخۆشی دەبەستنەوە بە پارە و بە مڵک و ماڵ و سامانەوە یان بە لەشساغی و تەندروستێکی باشەوە یان بە قەناعەتەوە قەناعەت بۆ بەشەی کە هەیەی لە ژیاندا یان بە ئاسایش و ئارامی و سەقامگیری سیاسی بەڵام ئایا لە کاتێکدا کە ئەمانە بوونی هەبێ ئەمانە بەردەست بێ ئایا تاکی ئەو کۆمەلگایە دڵخۆش دەبێت یاخود ئەوە تا فاکتەری تر هەیە بۆ گەیشتن بە دڵخۆشی کەواتە فاکتەرەکان چین هەنگاوەکان چین بۆ گەیشتن بە دڵخۆشی ئێمە چی بکەین بۆەوەی کە دڵخۆش بین لایانی ئەرێنی یان بیرکردنەوەی ئەرێنی و بیرکردنەوەی نەرێنی چی کاریگەریەکی دەبێت لەسەر ژیانمان چی کاریگەریەکی دەبێت لەسەر دڵخۆشیمان یاخود تووڕەبوونمان کاتێک تاک دڵخۆش دەبێت یاخود تووڕە دەبێت چی کاریگەریەکی دەبێت لەسەر ژیانی مرۆڤەکە بۆ خۆی لە سەرەتادا دواتر چی کاریگەریەکی دەبێت لەسەر کۆمەلگا گفتوگۆیان بابەتە دەکەین لەگەڵ یوسف عوسمان کە بەڕێزیان سپۆری دەروونناسین و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵ ئێمەدا ئامادەیە کاک یوسف سڵاوت لێبێت و بەیانێت باش سپاس بۆ ئەم دەرفەتە پێش ئەوەی کات دەست بە گفتوگۆکانمان بکەین بە گرافیک دەست پێ دەکەین چەند ئامار و زانیاریەک لەسەر خۆشحاڵترین وڵاتانی دنیا یان گەلانی جیهان دەخینە ڕوو دواتر دەست بە گفتوگۆکانمان دەکەین لە گرافیکی یەکەمدا هاتووە خۆشحاڵترین و تووڕەترین گەلانی جیهان بەڵام ئەم ئامارانی کە ئێستا خراونەتە ڕوو تایبەتن بە خۆشحاڵترین گەلانی جیهان لە پلەی یەکەمدا فنلەندا پلەی یەکەمی گرتووە دوای فنلەندا دانیمارک پلەی دووەم ئایسلەندا پلەی سێمی گرتووە سویسرا پلەی چوارەم و هۆڵەندا پلەی پێنجەمی گرتووە لوکسەمبۆرگ پلەی شەشەمی گرتووە وڵاتی سوید پلەی حوتەمی گرتووە نەروێج پلەی هەشتەم و ئیسرائیل پلەی نۆیەمی گرتووە نیوزلەندا پلەی دێمی گرتووە کاک یوسف خۆشحاڵترین گەلانی جیهانمان زانی بەڵام ئایا ئەم هەڵسەنگاندنە کە کراوە ئەم ڕیزبەندیە لەسەر چ بنەمایەک دەکرێت لە زانستی دەرونیە لە زانستی دەرونیدا هیچ پێوەرێک دیاری کراوە بۆ ئەوەی کە هەڵسەنگاندن بکرێت بۆ وڵاتێک یان بۆ شوێنێک یان بۆ گەلێک کە دەستنیشانی کات ئەم گەلە دڵخۆشە خۆشحاڵە یاخود تووڕە و ڕەشبینە بەڵێ دیارە کاک یوسف لە ئێستادا ئامادە نییە بابەتی ئەمڕۆمان لەسەر خۆشحاڵترین و تووڕەترین گەلانی جیهانن هەڵبەت گەلانی جیهان هەم خۆشحاڵ و دڵخۆشی تێدایە هەم بە پێچەوانەشەوە ڕەشبین و تووڕەشی تێدایە بەڵام ئایا عێراق و تەنانەت هەرێمی کوردستانیش دانیشتوانی هەرێمی کوردستان دەکەوێتە نێو کامیەک لەم ڕیزبەندیانەوە ئایا ئەو وڵاتانە یاخود ئەو گەلەیە ئەو تاکانن کە دڵخۆشن خۆشحاڵن لە ژیاندا یاخود ئەوە تا بە پێچەوانەوە ڕەشبینن و تووڕەن کاک یوسف پێم وا بێت گوێت لە ئامارەکان نەبوو کە من ئاماژەم پێداخنەوە بە خێرایی ئاماژە پێدەدەمە وڵاتی فنلەندا پلەی یەکەمی گرتووە لە خۆشحاڵترین وڵاتان و گەلانی جیهاندا دانیمارک پلەی دووەم ئایسلەندا پلەی سێم سویسرا پلەی چوارەم هۆڵەندا پلەی پێنجەم لوکسەمبۆرگ پلەی شەشەم سوید وڵات حوتەم وڵاتە نەرویج هەشتەم ئیسرائیل نۆیەمە نیوزلەندا دێمە ئەم ڕیزبەندی کە کراوە کاک یوسف ئەم هەڵسەنگاندنە کە کراوە
لەسەر چ بنەمایە کراوە؟ ئایا هیچ پێوەرێک هەیە لە زانستی دەرونیدا دەستنیشانی کات دیاری کات کە ئەم گەلە یان ئەم وڵاتە دانیشتوانەکەی خۆشحاڵە یاخودەوە تا بە پێچەوانەوە تووڕە و ڕەشبینە؟ بەیانیتان باش، بەیانیتان بە خۆی خۆشی، زۆر سپاس بۆ هەمووتان. هیوادارم هەمومان بەختەوەر بین. خاڵێکی سەرەکی هەیە کاتێک کە ئێمە لە ڕووی دەرونیەوە باسی خۆشگوزرانی دەکەین واتە تاکەکان تا چەند بەختەوەرن. دوو پێوەری زۆر سەرەکی هەیە بۆ ئەوەی لەسەر ئەو بنەما لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بکەین. ئایا ئاسایشی تاک، ئاسایشی دەرون، ئاسایشی خێزان تا چەند پارێزراوە لە هەر وڵاتێکەوە لە هەر شوێنێکەوە. ئەگەر هەر تاکێک هەستی کرد کە شکۆمەندی پارێزراوە واتە کەرامەتی پارێزراوە، ئەوە هەنگاوێکە بەرەو ئاسایشی تاکواتە دڵنیایی لەسەر ژیانی خۆی هەیە. دڵنیە لەسەر ژیانی خۆیەوە کە کەسێکەوە ئامانجی هەیە لە ژیاندا. ئەمە پێناسەیەکی گشتی دەوڵەتانە بۆ خۆشگوزەرانی. ئەوانەی دەوڵەتان کە چوار پێوەری سەرەکی دیاری دەکەن بۆ خۆشگوزەرانی کە لە سەریانەوە وەکو دراسێکی زانستی بۆ ملەتان دەکەن. بۆ نمونە یەکەمیان خۆشگوزەرانی ئابووری. ئایا دادپەروەری ئابووری هەیە دەرفەتی کار بە پێی تایبەتمەندی ئەو کەسە هەیە بۆ هەموو کەس؟ ئایا خەڵکان بەختەوەر کارکردنەکەی خوانەوە ڕەزامەندن لە کاڵەکەی خوانەوە؟ من نمونەیەکرد بۆ باسکەم لە وڵاتی دانیمارک، وڵاتی دانیمارک 1970 ئەو خەڵکانی کار دەکەن کارەکانیان بەدڵی خوانەوە لە کارەکەی خۆیان ڕازین. لە هەرێمی کوردستاندا تەنها 103 کەسی لە کارەکەی خۆی ڕازیە، ئەوی تر هەمووی پێچەوانەی کارەکەی خۆیەوە تەنها بۆ بژێویە. چونکە باری ئابووری پارە نییە، ئەو موچێوەری دەگری نییە. ئایا تۆ دەتوانێت لە کارەکەی خۆتا پێشکەوتن بکەی، گۆڕانکاری بکەیت؟ باری ئابووری یاخود ئەو کارەی دەکەی ئەو پیشەی کە هەتا لەگەڵ توانە و توانست و بڕوانامەکەی خۆتا دەگونجێت بەدڵتە. ئەمە یەکەکە لە پێوەرەکان. پێوەری دووەم پێوەری کۆمەڵایەتیە، واتە پاڵپشتی کۆمەڵایەتی، پاڵپشتی حکوومەت تا چەند بۆ گۆڕانکاری کۆمەڵایەتیەکان دەکات. گۆڕانکاری کۆمەڵایەتیەکان بریتە لەو پەیوەندیە کۆمەڵایەتیەکانەوە، بریتە لە شکۆمەندی تاکواتە کەرامەتی تاک، بریتە لەو سۆز و خۆشەویستی بۆ مڵکایەتی گشتی و دام و دەستگایەکان هەیە، بریتە لە ممارەسەکردنی کەلتور و دابوونەریت و کالێکچەری تایبەتمەندی خۆتە. ئەگەر یەک کەسیش بی زمانێکی تایبەتت هەبێ هەست بە چەوسانەوە نەکەی. واتە پێکاتەی کۆمەڵایەتی پێکاتێکی بەهێز بێت لە نێوان تاکەکانی کۆمەڵدا، جگەل لە ئەوەی کە پێکاتەی خێزانیش بەشێکە لە پێکاتەی کۆمەڵایەتی. پێوەری سێم بریتە لە پێوەری دەرونی، واتە تا چەند خەڵک تەندروست دەروونە، دڵی خۆشە، کەیفی خۆشە، هەز بە جۆرێک لە سەرکەوتویی دەکات، دوورە لە نەخۆشیەکانی دەرونی، دوورە لە هەموو فشارە دەرونی و سترێسە دەرونیەکان و دڵە ڕاوچێ. کەسێکە ئەو بەختەوەرە دەرونی هەیە کە لە ناخی خۆیە کەسێکە بەهایەکی پیرۆزی هەیە و ڕێزی لێ دەگیرە و دوورە لە هەموو ئەو گرفتە دەرونیانەی هەیە. بۆ نمونە لە وڵاتێکی وەکو عێراقا 1960 خەڵک تووشی گرفتی دەرونی هاتووە، تووشی نەخۆشی دەرونی هاتووە. ئەوەی تر پێوەرەکەی تر کە بریتە لە پێوەری چوارم بریتە لە پێوەری بایۆلۆجی تەندروستی، یعنی تا چەند بیمەی تەندروستی هەیە، تا چەند خەڵک لە کەرت و بەشەکانی تەندروستی ڕازیە، تا چەند ئینسان لەشێکی ساغی هەیە. بۆ نمونە لە وڵاتێکی وەکو فنلەندا کەمترین کەس هاتوچۆی نەخۆشخانەکان دەکەن، کەمترین کەس، یعنی نەخۆشخانەی وە هەیە هەفتەی پێوەرەکان بۆ دڵخۆشی تاک جیاوازی هەیە کە پیانەوت یاریدەدەری پزیشکی بەبریشی ناکەوێت. کەواتە پێوەرەکان بۆ دڵخۆشی تاک جیاوازی هەیە لەگەڵ پێوەرەکانی دڵخۆشی گەلانەیە، یاخود ئەوەتە لەسەر بنەمای پێوەرەکانی دڵخۆشی تاک دەستنیشانی پێوەرەکانی گەلانیش دەکرێت و دڵخۆشی گەلانیش دەستنیشانەکرێت.
پێشتر بەشێک لە زانایان بۆ نمونە وەکو تۆماس مارشال لە توێژینەوەکەی خۆی باس لەوە دەکات ئەڵێ بنەمای خۆشگوزەرانی ئەڕەفاهیەی ملت گەل لەسەر بنەمای تاکدانراوە لەسەر بنەمای تاکدانراوە دوای کۆمەڵی کەسانێکی تر هاتن دەڵێ دەکرێت لەو دەوڵەتانی کە بەپێی پێوەرەکانی خۆشگوزەرانن و دەوڵەتی یەکەمن لە دانیمارک و نەرویج و فنلەندا و ئایسلەندا لەوانەیە لەو وڵاتانشدا تاک هەبێ هەوڵی خۆکوشتن بدا تاک هەبێ کە گرفتی دەرونی هەیە تاک هەیە خۆشبەخت نییە لەسەر ئەوانە جا ئەوان وتیان مەرج نییە تاک پێوەری خۆشگوزەرانی دەوڵەت بێت لەبەرەوەی دەوڵەت سیستەمێکی گشتیە پێکاتوە لە فەلسفەیەکی خۆشگوزەرانی کە ئەوانەی کە دەسەڵاتدارن ئەوانەی کە حکومڕانن چۆن دەتوانن ئەو خۆشگوزەرانیە ئەو بیمەی ژیانە بۆ تاک دەستە بەر بکەن جا ئەوان زیاتر لەسەرەوە کۆکن بەشێک لە زانانی دەرونی زانانی ئابووری زانانی کۆمەڵایەتی لەسەرەوە کۆکن خۆشگوزەرانی نەتەوە زۆر گرینگە هەر ئەوەش بوو وای کرد گوتی زۆربەی وڵاتان کە شەڕ و هەرا تێدایانە خەڵکان کۆز دەکەن ماڵ و حاڵی خۆیان بەجێ دێڵن وەزیفەی خۆیان بەجێ دەڵن دەچنە ئەو وڵاتانەی کە مافی مرۆڤە یان یاسا تێدا بەرقەرارە یاخود ئەو وڵاتانی کە پێی دەوترێت وڵاتی بەختەوەری وڵاتی خۆشگوزەرانی کە لەسەر ئەو بنەمایە بۆ ئەوێ دەچن ئەوە تاکەکانە کۆز دەکەن بۆ ئەوێ بۆیە زیاتر ئەوان پێداگیری دەکەن زۆربەی زانیان پێداگیری دەکەن لەسەر خۆشگوزەرانی و خۆشبەختی نەتەوەکان و یاخود دەوڵەتەکان کە پێی دەوترێت دەوڵەتی بەختەوەر یاخود دەوڵەتی گەل ئەویان پێدەوترێت نەک لەسەر زیاتر لەسەر تاکەکان زۆر باشات کاک یوسف لەگەڵ مابمێرەوە ئەچینە گرافیکی دووەم کە باز لە خۆشحاڵترین گەلانی وڵاتە عەرەبیەکان دەکات بزانین لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی کام لە وڵاتان و گەلان خۆشحاڵن لەسەر ئاستی وڵاتە عەرەبیەکان وڵاتی بەحرین پلەی یەکەمی هەیە لە ئاستی وڵاتە عەرەبیەکان بەڵام 21مینە لەسەر ئاستی گەلانی جیهان ئیمارات پلەی دووەمی هەیە لەسەر ئاستی وڵاتە عەرەبیەکان بەڵام 24مینە لەسەر ئاستی وڵاتانی جیهان سعودیە پلەی سێیەم لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی بەڵام 25مینە لەسەر ئاستی جیهان کوێیت پلەی چوارەمی هەیە لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی پلەی پەنجامینی هەیە لەسەر ئاستی وڵاتانی جیهان لیبیا پلەی پێنجەمی هەیە لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی بەڵام پلەی 86مینی هەیە لەسەر ئاستی جیهانی کاک یوسف ژینگە و پێگەی جوگرافی یاخود کەش و هەوا هیچ کاریگەریەکی هەیە لەسەر ئەوەی کە ئایا تاکی ئەو وڵاتانە دڵخۆش بن یاخود ئەوە تا تووڕە بن بۆ نمونە ئەو وڵاتانەی کە کەش و هەوایان سارد بێت بڵێ گەلێکی دڵخۆش بن یاخود تاکێکی دڵخۆش بن بە پێچەوانەوە ئەو وڵاتانەوە ئەو شوێنانەی کە کەش و هەوایان گەرمە پلەی گەرمان بەرزە تووڕە و عەسەبی بن چنوورخان ئێمە پێمان وا بوو ئەو ناوچانی کە گەرمن تووڕەن وەکو ئەوەی کوردەواری خۆمان دەڵێ ئەوەی بەهارات و یان بیبەری تون بخوا دائما تووڕێ ئەمە پێچەوانەکەی ڕاست دەرچوو بۆ نمونە ئەوانەی کە لە وڵاتی ئەفریقیا و لە هێلی یەکسانی ئیستیوا دەژین کە پلەی گەرماییان هەیە ئەمانە کەمترین شەڕیان تێدا ڕوودەدات بە پێی دراسەکانەوە ئەمانە بەو بارە ئابوووریە کەمە هەیەە زۆر جارشێ خۆشبەختترن لە وڵاتانی کە نەوتیان هەیە و یاخود ئابوووریان باشە بۆیە ئەم پێوەرە زۆر جار هەیە بە هەڵە دەرچوو بەڵام لە ڕووی ژینگەوە ژینگەی پیسمان هەیە و ژینگەی خاوێنمان هەیە بۆ نمونە پیسترین ژینگە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ژینگەی عێراق و یەمەن و سووریایە کە ژینگەیەکی بارگاویە بە هەموو ئەو مانای کە نەخۆشیەکان دروست دەکات ئەو نەخۆشیانی کە درێژخایانن وەکو ڕەبۆیە نەخۆشی دڵە سەرەتانە هەموو ئەو شتانی کە هەیە ژینگەیەکی پیشە ژینگەی ئمە ژینگەی ژیان نییە ئەم ژینگەیە کاریگەری دەکاتە سەرتاک کاریگەری دەکاتە سەر ئەو کەسانێک کە تووشی پاڵەپەستۆی دەرونی دەبن تووشی تووڕەبوون دەبن ئەمەش مانەی وا ناگەنێ ئێستا بۆ نمونە لە شارەکانی عێراقدا خەڵکی دیالە لەگەر بابل تووڕەترین و زۆرترین شەڕی تێدا ڕوودەدات کەمترین شەڕ لە بەسرا ڕوودەدات ئێمە زۆر شەزانین بەسرا یەکێکە لەو شارانی کە زۆر گەرمایە
دواتر بە وردی باس لە وڵاتی عێراق و تەنانەت هەرێمی کوردستانی شەکەین کە گەلەکەی ئایا دڵخۆشن یاخود تووڕەن ئەگەر تووڕەن هۆکارەکەی بۆچی هەندێکی ئاماژە پێدا دواتر درێژەکەی باس دەکەین بەڵام ئایا بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی مرۆڤایەتی بیرکردنەوەی ئەرێنی و گەشتبینی تا چەند کاریگەری هەیە لەسەر مرۆڤ کە وابکات دڵخۆش بێت و بە پێچەوانەشەوە بیرکردنەوەی نەرێنی یان کەسێکی نێگەتیڤ یان ئەوە تا ڕەشبین بێ چی کاریگەریەکی دەبێت لەسەرەوەی کە کەسێک بێ هەمیشە تووڕە بێت؟ چنوورخان لە ڕووی سایکۆلۆجیەوە بۆ خۆشگوزەرانی دوو جۆرە بیرکردنەوەی ئەرێنیمان هەیە. بیرکردنەوەی ئەرێنی لەسەر خودی خۆتەوە و هەروە بیرکردنەوەی ئەرێنی لەسەر ئەو سیستەمەی کە بەڕێوە دەبا. پێچەوانەی بیرکردنەوەی ئەرێنی ڕەشبینیە، واتە تۆ زۆر جار هەیە گەشتبینی لەسەر خۆتەوە کە دەتوانی گۆڕانکاری بکەیت لە ژیاندا، دەتوانی بەسەر کۆسپەکان دازاڵبی. بیرکردنەوەی ئەرێنی چییە؟ دایمەن تۆ کەسێکی بە گەشتبینیەوە ئەڕوانیەوە هەموو گرفتەکانەوە دەتوانێت بەسەر و گرفتانی کە دێتە بەردەمە ژیانی ڕۆژانەدا زۆر بچووچیان کەیتەوە بەسەریان دازاڵبی. پێچەوانەکەیەوە ئەو کەسانی کە بیرکردنەوەیکی نەرێنیان هەیە کێشە بچووکەکان زۆر گەورە دەکەنەوە و سیستەمی کارکردنی جەستەیان تێک دەچێت، سیستەمی بیرکردنەوەیان تێک دەچێت، کاریگەری لەسەر نەخۆشی دەرونی و جەستەی ئەو کەسە دەکات لە بەرەوەی کێشەیەکی بچووکی هەیە، ناتوانێت بەسەر و کێشەیە دازاڵ بێت، تووشی جۆرێک لە ڕەشبینی دەبێت. ئەمە کۆی گشتی ئەم ژینگەی کە ئێمە تێیدا دەژین کە نەبوونی دادپەروەری و نەبوونی یاسایی یەکسانی بۆ هەمووان وەکو یەک بێت، نەبوونی ژینگەیەکی پاکە، نەبوونی سیستەمێکی خێزانی ئاسایشی خێزانی ئاسایشی تاک، هەموو ئەوانە کار دەکاتە سەر نەمەت و شێوازی بیرکردنەوەی تاک. زۆربەمان بیرکردنەوەمان ئەرێنی نییە، بەڵکو بیرکردنەوەمان نەرێنیە بەرامبەر تاکە. یەک پێناسە هەیە بۆ بیرکردنەوەی ئەرێنی، ئەڵێ هەر کەسێک ئەگەر ئامانجێکی دیاریکراوی هەبوو لە ئایندەدا هەوڵیدا ئەو ئامانجە بێنێتە دی و بۆ ئامانجە تێیکۆشە، ئەمە کەسێکی ئەرێنیە. بەڵام ئەگەر کەسێک ئامانجێکی نەبوو لە ژیان نەیزانی بەیانی بۆچی دەژی بۆچی هەوڵ دەدا، بەیانی چی ڕوودەدا، پلانی نەبوو بۆ ئایندەدا، بەرنامەی نەبوو بۆ ئایندەدا بۆ بەیانی تەنانەت ئەگەر گەیشتن بە ئامانجەکە کاتێکی زۆری بێت هەروە کات بە دڵخۆشیەوە هەوڵی بۆ بدات بۆی کە بگات بە ئامانجەکەی. بە تاکید ینی زۆر جارەیە کەسێک ئامانجێک هەیە 25 ساڵ دەخایانێ، 25 ساڵ دەخانێ، 30 ساڵ دەخایانێ، کاتێک کە دەگاتە ئامانجەکە خۆی لەو کاتەوە کەسێکی ئەرێنیە هەوڵ دەدا بۆ گەیشتن بەوە ئامانجە. ئامانجێکی دوورمەودای هەیە با 25 ساڵیش بێ. بۆ نمونە گەنجێک تەمەنی 18 ساڵە، 18 ساڵە ئەوێ ئامانجێکی هەبێت لە ژیانی خۆیدا گۆڕانکاری بێ، بێتە زانەیە، بێتە زانایەک، بێتە باشترین دکتۆر، بێتە خێزانێکی بەختەوەر و مناڵێکی باشی هەبێت. هەموو ئەو شتانی کە خۆی بە ئامانجی دانەوە هەوڵی بۆ دەدا، هەوڵی دۆدا با لە تەمەنی 50 ساڵیش دابێت. ئەزانی چنوورخان دوو تەمەن هەیە بۆ خۆشگوزەرانی کە لە هەموو جیهان دیاری کراوە. تەمەنی یەکەم بریتە لە تەمەنی 18 ساڵی و سەرەتای 20 ساڵی. ئەڵێ ئەو کەسانە دیاری دەکرێن لە وڵاتان، ئەو تەمەنە دیاری دەکرێت ئایا ئەو تەمەنە خۆشگوزەرانن لەبەرەوەی سەرەتای ژیانیانە لەگەڵ تەمەنێکی تر کە پێی دەوترێت تەمەنی خانەنشینی، تەمەنی 70 ساڵی. ئایا ئەو کەسێک کە خانەنشینە گەیشتۆتە ئەو تەمەنەی لە تەمەنی لە ژیانی خۆی ڕازیە، بەختەوەرە لە ڕابردووی خۆیە ێکی کردووە ئامانجەکانی هاتوۆتە دی قسەی ئەم بە ساڵات چووە لەگەڵ ئەم گەنجە ئەکەنە پێوەەر بۆ ئەوەی بڵێن ئەم وڵاتە خۆشگوزەرانە یان نا. خانەنشینی پێوەرێکی زۆر سەرەکیە لە زۆربەی وڵاتانی کە تۆ باست کرد لە ڕووی سایکۆلۆجیەوە. ئایا کەسێکی بەختەوەرە لە ڕووی تەندروستیەوە، بیمەی تەندروستی، ئایا بیمەی ژیانی، ئایا کەسێکە لەو تەمەنی 70 ساڵەی ڕابردووی خۆی ڕازی بووە، شکۆی پارێزراوە، کەرامەتی پارێزراوە، هەز بە بەختەوەری دەکات، یعنی هەز بەوە دەکات کە ئەو شتێکی کردووە اینجا ئەڵێن ئەو میلەتە بەختەوەرە یان بەختەوەر نییە. ئەچنە لای گەنجێکیش کە تەمەنی 18 ساڵ هەرزەکارە یان تەمەنی 20 ساڵە، ئەڵێن ئامانجەکانت چییە لە ژیانە؟ ئایا دەتوانانی لە وڵاتی خۆتە ئامانجەکانت بێنێدی، سەری ئامانجەکانی دەکەن، سەیری هەوڵدانەکەی دەکەن، اینجا ئەڵێن ئەم میلەتە یاخود ئەم خەڵکانەی لە وڵاتە دەژین خەڵکانێکی بەختەوەرن. ئەمە خاڵێکی زۆر سەرەکیە
کە پیانەوە دیاری کردووە بۆیە بیرکردنەوەی ئەرێنی زۆر جار هەیە کەسێکی بە ساڵاچوو بیرکردنەوەیکی ئەرێنی هەیە کە شتێکی باشی کردووە شتێکی چاکی چاندووە گەشتوێتە تەمەنێک کە فەلەن هەز بەوە دەکات خۆشەویستی نیشتیمان خۆشەویستی گەلەکەی خۆشەویستی ژینگەکەی بۆیە ئێستا لە وڵاتانی کە تۆ باست کرد ئەگەر بێت و ئامارێک بکەی زۆربەی زۆریان ئەمانێک کە بە ساڵاچوون ئەسنە ڕێکخراوی ژینگە پارێز لە ژینگە پارێز کار دەکەن لە ڕێکخراوە مرۆییەکانەوە کار دەکەن کە ئەمانجان ئەوەیە خەڵکانێکی تر فێرە ئەو سۆز و خۆشەویستی بکەن چۆن بەختەوەر بن چۆن لە ژیاندا ئەمانجان هەبێت بیرکردنەوەیەکی ئەرێنیان هەبێت دەچینە گرافیکێکی تر کە ئەمان تایبەتە بە وڵاتی عێراق و گەلی عێراق زانین گەلی عێراق دەکەوێتە کوێی ئەو ڕیزبەندی لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی و لەسەر ئاستی جیهانیش لە گرافیکەکەدا هاتووە تایبەت بە وڵاتی عێراق وڵاتی عێراق دەکەوێتە هەشتەمین وڵات لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی لە ڕیزبەندیەکەدا بەڵام دەکەوێتە ١٧مین وڵات لەسەر ئاستی وڵاتانی جیهان. کاک یوسف عێراق جگەلەوەی کە لەسەر ئاستی جیهانی زۆر لە دواوەیە بەڵام تەنانەت لەسەر ئاستی وڵاتانی عەرەبیش جارێکی تر لە دواوەیە هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوە ئایا ئەو جەنگە یەک لە دواییەکانی کە بەرۆکی عێراقی گرتووە دەتوانین بڵین هۆکاری سەرەکی و نەئارامی سیاسی هۆکاری سەرەکی یاخودەوە تا هۆکاری تر هەیە ئەو هۆکارانە دەبنە هۆکاری سەرەکی چنوورخان ستافێکی فنلەندی لەگەر ستافێکی ئەمریکی بە سەرپەرشتی هندری ماشاڵ هاتنی عێراق بۆ ماوەی 10 ساڵ پێوانەی عێراقیان کرد ئایا عێراق لە چه ئاستێکدایە چونکە بۆ ئەوەی ئەوان شەرمەزار نەبن کە ئەوان هاتنە ناو عێراقەوە یەکەمی شت باسی ئەویان کرد ناوەندی تەمەن لە هەموو دنیادا ناوەندی تەمەن 50 بۆ 55 ساڵە لێ عێراق 40 ساڵە واتە سۆماڵ ناوەندی تەمەنی زیاترە مەتەوەستی عمری زیاترە لێ عێراق دوو ئازادی تاک پێوەری دوم ئازادی تاک لێ عێراقا هیچ شتێک نییە بە ناوی ئازادی تاک بێت ئازادی قسەکردن ئازادی ڕادەربڕین ئازادی ڕۆژنامە نووسین لەسەر کۆمنتێک لەسەر قسەکردنێک لەسەر گفتوگویەک لە ڕاگەاندن خەڵکانێک گیراون و بزر کراون و هەموو سەرجەم ئەو ڕۆژنامە و ئەو قسانە ئەیتر قۆرخ کراوە هیچ کاتێک ئازادی تاک نەبووە تەندروستی گشتی لەو پەڕی خراپیدا بووە لە عێراقدا کە لە هیچ تەمەنی مێژووی دەوڵەتی عێراقدا ئەوەندە کەرتی تەندروستی خراپ نەبووە وهروە ژینگەیەک پێسترین ژینگەی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بەغدا یەکەمی بردەوە لە پیسترین شاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوو باری دەرونی تاک عێراق پاشی بابلێن ئۆکرانیا و ئەرمینیا یەکەمین دەوڵەتە کە زۆرترین نەخۆشی دەرونی هەیە و هەموو تاکەکان فشاری دەرونیان لەسرە تووشی دڵەڕاوچێ تووشی گرفتی دەرونی تووشی هستریا شیزۆفرینیا زۆر بووە ببورە ئەو قسەیەکەم بۆەوەی دەستەواژەکە بە علمی نەبێت کە شیزۆفرینیا لە عێراقدا نزیکەی 10,000 کەسمان هەیە کە بە زمانی محەلی پێی دەڵێن شێت یعنی لە هەموو ئەوروپا تەنها 2,000 کەس هەیە کە ئەمانەی عەقلیان لە دەستداوە بەڵام تەنها لە عێراقا 10,000 کەس هەیە کە ئەمە لە سەرجادەکانە کەوتون ئەمە بە پێی ژمارەی پێوانەکەیە لە وڵاتی میسریش زۆرترە کە 100 ملیۆن کەسە ئەوەی تر سربەخۆی لە کارکردندا هیچمان بە پێی تایبەتمەندی خۆی بە پێی اختصاسی خۆی کار ناکەین ئەندازیاری مەدەنیە لە نۆرینگەی دکتۆرێکە ئیش دەکا ئەندازیاری باڵێن ڕێگاوبانە لە سوپەرمارکێتەکە ئیشەکە پارێزەرێکە مامۆستایەتی دەکا تەنها بۆ ئەوەی ئیشی هەبێت نەک پسپۆریەکەی جێبەجێ بکات کەواتە تەنها سەتایی یەک یان دوو بە پێی ڕەزامەندن لە کارەکەی خۆیانە پاڵپشتی کۆمەڵاتی نییە داعمی ئیجتیماعی نییە بۆ هیچ لێ قەوماوێک بۆ هیچ کەسێک بۆ هەج تاکێک لە عێراقە پاڵپشتی کۆمەڵاتی نییە نە پاڵپشتی دەرونی هەیە نە کۆمەڵاتی هەیە واتە سایکۆ سۆشیال سەپۆرت سایکۆ سەپۆرتمان نییە لە عێراقا
کە کەسێک لێ قەومێک کەسێک دەکەوێتە سەرجادە دایک و باوکی لە دەستدا ئەمانەی نییە و هەروە یەکێک لە شتەکانی تر بوونی گەندەڵی ئەوتر کەس باسی ئەوە ناکەین هەمومان ئەمانی کە باسیەکەی ئەم خاڵانی کە ئاماژە لە ڕابردوشدا هەماشەوە بووە داهاتیشەوە یاخود ئەوە تا لەگەڵ گۆڕانکاریە سیاسیەکان و نائارامی سیاسی ئاسایشی ئەمنی یاخود ئەوە تا گۆڕانکاریە ژینگەیەکان پیسبوونی ژینگە ئەمانە جارێکی تر هۆکار بوو بۆی کە ئەم خاڵانی کە باست کرد بێتە ئاراوە. ئەمان 10 ساڵیان وەرگرت لە 2004ەوە تاوەکو 2014 ئەمانیان وەرگرت بە هەرێمی کوردستانیشەوە. ئەم دراسێ لە سایتەکانی زانکۆی فنلەندا هەیە کە ئەمانە کردیانە بۆ ماوەی 10 ساڵ ئەو پێوەرەیان کرد بۆی بزانن ئایا چی گەورانکاریەک دەبێت چونکە 10 ساڵ دوو خولی پەرلەمان بوو دوو کابینێ حکوومەت بوو ئیتر بۆ ئەوەی بزانن ئایا ئەم کابینێ لەگەڵ کابینەیەکی تر لەسەر چه ئاستێک لەسەر ئاستی خۆشگوزەرانی کار دەکات کەچی کێربەکە لەسەرەوە هاتە خوارەوە بەرەو ئەوەی هات کە نەک دەوڵەت هەڵوەشێتەوە بەڵکو ئاستی خێزان هەڵوەشێتەوە هەڵوەشانەوەی خێزان لە عێراقدا زۆر لە برەودایە و لە هەرێمی کوردستانیشەوە بە هەمان شێوەدا هەڵوەشانەوەی خێزان کارەساتێکی گەورەیە ئەو وڵاتانی تۆ باسییانەکەی بەچ گەیشتن بە پلەی یەکەمی خۆشگوزەرانی بەوە گەیشتن کە قودسیەت و پیرۆزی خێزانیان پاراست وتیان ئێمە ئەبێ هەوڵ دەین چۆن پیرۆزی بۆ خێزان بگەڕێنینەوە نە خێزان هەڵوەشێتەوە و هەر کەسێک بە ئارزوی خۆی کەواتە خێزان یەکەی بەختەوەری کۆمەلگایە. بەڵێ جگە لەم خاڵانی کە ئاماژەت پێدا پێشکەوتنی تەکنەلۆژیا و گەیشتنی بە وڵاتانی بەکارهێنەری دەتوانین بڵین بە جۆرێک لە جۆرەکان فاکتەرێکە بۆ ئەوەی کە مرۆڤ یاخود تاکی ئەو وڵاتانە لە ڕێگەیەوە دڵخۆش بن یاخود ئەوە تا تووڕە بن لەو ڕێگەیەوەی کە دەیبینن و دەیبیستن بەکاری دەهێنن. چنوورخان دەنگت بڕا بەڵام ئەوەندێ من لە پرسیارەکەم دووبارەکەمەوە کاکیوسم مەبەستم ئەو بۆ بەکارهێنانی خۆشبەختی و بەڵێ پێشکەوتنی تەکنەلۆژیا بە تایبەت بەکارهێنانی ئامێرە زیرەکەکان دەتوانین بڵین بە جۆرێک لە جۆرەکان دەبێتە فاکتەرێک بۆی کە تاکی ئەو وڵاتی کە بەکاری دەهێنێت بەکارهێنەرێتی لە ڕێگەیەوە ببێتە تاکێکی دڵخۆشکەر یاخود تاکێکی تووڕە بۆ هۆی کە ئامێرە زیرەکەکان بەکاردەهێنێت و ئەنواع وەشکاڵ یا چەندین شێوە بابەتی خۆش و ناخۆش دەبینێت. بەتاکید وایە من یەکشتە پێ بڵم یەکێک لە ئەفراندنی معجزەی عەقڵی بەشەریەت لە ئەم سەدەیە ئەم تەکنەلۆجیای ئێستا بوو. ئەم تەکنەلۆجیا دووشتی تێدا ئەگەر بە هۆشیاریەوە بەکاری بێنی واتە پەروەردەی تەکنەلۆجیای تێدا بێت خۆشگوزەرانی و بەختەوەریت بۆ دێنە دەتوانیت خۆشگوزەرانی و بەختەوەری لەم شوێنە دەستەکەوێت و بەڵکو زۆربەی وڵاتانیش ئەم کاریان کردووە کە چەندین بەرنامجی وای تێدایە کە خۆشگوزەرانی و بەختەوەری بۆ تاکەکان دێنێ ئەو بەتایبەتی ئەو تاکانەی کە بەتەنیا دەژین بەتەنیا لە ماڵەوەن بەتەنیا کار دەکەن خێزانیان نەماوەیان هەرخوایان حەزیان لە تەناییە بەڵام ئەگەر هۆشیاری تێدا نەبێت پەروەردەیەکی تێدا نەبێت کارەسات بۆ ئەم بەکاربەرە دروست دەکات و ئەوەی کە بەکاری دێنێت ڕەنگە کۆمەڵی گرفتی گەورە دروست دەکات بە تایبەتی لە ناو خێزاندا خێزانی ڕۆژهەڵاتی زۆربەی زۆری تووشی گرفتار بووە داد و بێدادیەتی لەسەر خراپ بەکارهێنانی منداڵەکانی خوانەوە بۆ تەکنەلۆجیا بەڵام لە ڕاستیدا زۆربەی نەخۆشیەکانی دەرونی ئەوەی من شارەزای بم کە منیش یەکێکم لەو کەسانی کە بەکاری دیانم نەخۆشیە دەرونیەکان لە ڕێگای بەکارهێنانی با بڵێن هەندێک ئەپلیکیشنی نوێ هەندێک با بڵێن ئامێرە ئەلکترۆنیەکانەوە بە تایبەتی یاری ئەلکترۆنەکانەوە چارەسەری گرفتە دەرونیەکان و نەخۆشیە دەرونیەکانەوە دەکرێت تۆ پێویستت بە ڕێنماییکاری دەرونی پێویستت بە دکتۆری دەرونی نابێت
بە تایبەتی ئەوانەی کە کەسایەتیەکیان هەیە ئەوانەی کە شەرمەکەن بچنە لای دکتۆری دەرونی و بڵێ من تێک چووم یان باری دەرونیم تەواو نییە یان بیرکردنەوەیەکی نەرینم هەیە یان خەوە منێ خەوم زراوە ئەمە چارەسەر دەکات بۆ نمونە ئەوانەی کە گرفتی سەررجەییان هەیە واتە لاوازی سکسیان هەیە گرفتێکی گەوریان بۆ دروست دەکات دەتوانێت لە ڕێگای ئەوە چارەسەر بکات و بۆ ئەوەی شەرم نەکا بچێتە لای یەک بە تایبەتی تاچی ئێمە کورد شەرم دەکەین لە هەموو شتێکە ئەچین بچینە لای دکتۆر کە پێی بڵێن ئەوەیە بۆیە ئەگەر هۆشیاری لەگەڵدابێ خۆشگوزەرانی لەگەڵیدا دەبێ و دەیهێنێت بەڵێ دەست خۆشکای یوسف ئەچینە لای گرافیکێکی تر ئەمەیان تایبەتە بە تۆڕەترین گەلانی جیهان بزانین لە گرافیکەکەدا و لەو ڕیزبەندیە چیمان پێ دەڵێت ئەم گرافیکە یاخود ئەم ئامارانەی کە کۆکراوەتەوە هەڵبەت لە ڕێگەی ڕاپرسیەکەوە ئەنجام درراوە لەسەر ئاستی چەندین وڵات بەڵام لە ئەنجامی ڕیزبەندیەکەدا گەشتونەتە ئەو ئەنجامەی کە لە ١49 دانیشتوانی وڵاتی لوبنان تووڕەن لە ١48 وڵاتی تورکیا تووڕەن لە 146 دانیشتوان و تاکی عێراق و ئەرمینیا تووڕەن لە 141 دانیشتوانی ئەفغانستان تووڕەن ئەردەن و مالی و سیرالیۆنیش لە 135 کاک یوسف لە سەرەتادا باسمان لە پێوەرەکانی خۆشحاڵترین و دڵخۆشترین گەلانی جیهان کرد ئایا تووڕەترین یاخود ڕەشبینترینی گەلانی جیهان یاخود ئەو ئامارانە کە باسی دەکات تاک ئەو ڕێژەیە کە دەستنیشان کراوە تووڕەن ئەکرێت پێوەری تایبەت هەبێ بۆ تووڕەبوونیش یاخود هەر پێچەوانەی پێوەرەکانی خۆشحاڵی و دڵخۆشی دەبێتە پێوەرێک بۆ تووڕەبوون چنوور خامەنگە خەڵکانێک گوێی لە من و لە بەڕێزت بێ لە بەرنامەکە بێ بڵێ ئێمە لێرە بێزارین ئەچینە لوبنان بۆ گەشت و سەیران کەچی لوبنانیەکان ١49 چەندە تۆڕەنیانی نیوەی گەلی لوبنان تۆڕەن ئێمە بە شێوازێکی ژینگەی ئەوانیش خۆشە ژینگەیەکی باشیان هەیە و لەسەر دەریان ئێمە زۆر زار هەیە دەڵێن ئەو کەسانێک کە تووڕەن ئەو کەسانێک ئەوان بچنە قەراق دەریە یان قەراق ڕووبارەکانە ئەویان کەمتر دەبێت کەچی ئەم زۆر جار هەیە ئەو پێوەرانە کە لەسەر ئەوە دەکەن ژینگەی لێ دەردێنن لەسەرەوە پێوەری دەکەن پێوەری تووڕەبوون پێچەوانی خۆشگوزەرانی نییە خۆشگوزەرانی شتێکی ترە تاکو و بیر و باوەڕی ئازاد و کۆمەڵشتی ترەوە باز دەکەنەوە یەکێک لە پێوەرەکانی تووڕەبوونە ینی ئەو کەسە هەست بە ڕەزامەندی ناکات واتە لە خۆی رازی نییە بەردەوام گلەیی لە خۆی دەکات ئەڵێ من و ئەو وڵاتیان نەگوتیە نیوچەوانم سێنزەیە بەختم نییە پرتە بۆڵەیە لەگەڵ دەوروبەری خۆیان کەسێکی ڕەزامەند نییە لە بۆ خۆی بەتاکید دەگەڕێنەوە بە ئەو بیرکردنەوە نێرێنی ئەخ لە ئەنجامی چیوە دروست بووە کاتێک کە کارێک هەڵدەبژێرێ ڕەزامەندی ئەو کاری خۆی نییە لە خۆی رازی نییە لە کارەکەی خۆی لە ئادایەکەی خۆی لە ژیان و ماڵ و ئەوەی خۆی ئەوە نییە زۆر جارەیە لە خێزانەکەی خۆی رازی نییە ئەڵێ وڵی من و تۆیان نەگوتووە کە من و تۆ خێزانی یەکتری لە مناڵەکەی خۆی رازی نییە لە جەرگەکەی خۆی رازی نییە ئەڵێ شەرمەکەم بڵێم ئەوە کوڕەکەمە شەرمەکەم ئەوە کچەکەمە کەواتە ئەو کەسانی کە لە خۆیان رازی نین یەکێکە لەوەی کە ئاسایشی تاک لە ژێر پرسیار و لە ژێر مەترسی و هەڕەشەدایە کە ئاسایشی خۆی لە ژێر مەترسیدا بوو کەواتە لەنگەری تێکەچێت تەوازنی تێکەچێت بۆیە یەکێک لە پێرەوەکان ئاسایشی تاکەکە ئاسایشی تاک ئەوە دەکەن ئەوەی دووەم ڕێزگرتن لە خودت تۆ لە هەر شوێنێک بووی تەقدیری زات نەبوو ڕێز لە کارکرد لە پیشەکە لە ئیشەکەت نەگیرە مەحسوبیەت هەبوو خزمێنە هەبوو ئۆخەی هەرکەس بۆ خۆی هەبوو لە کارکەی خۆیان ئەمە یەکێکە لەوانە کە بنەمای تۆڕەبوونە یەک لە پێوەرەکانی بنەمای تۆڕەبوونە لە هەر شوێنەکە هەستت کرد کە مرۆڤ نی یعنی بە مرۆڤی خۆت لە دەست دەدەی مرۆڤی بوونی خۆت لە دەست دەدەی شکۆمەندی خۆت لە دەست دەدەی ئەمەش یەکە لە بنەمایەکانی تۆڕەبوون و هەروە نەبوونی ئامانج لە ژیاندا و هەروە نەبوونی دڵنیایی لە ژیاندا
ئەمانە بنەمای تۆڕەبوونە بەڵام هۆکاری تۆڕەبوون ئەمانە پێوەرن بۆ پێ چی وامان لێ دەکە ئێمە بەو شێوە تۆڕەبین لە وڵاتانی کە تۆ باست کردن بە تایبەتی لوبناان و عێراق و بابڵێن ئوردون و ئیمارات و ئەفغانستان چیوا دەکات یەکەمی شت شەڕ و هەرای بەردەوام ئێمە دوو جۆرە شەڕ هەیە لە لوبناان و لێ هەرێمی کوردستانی لە ئەفغانستانتاکی بڵێ تاکی کورد چۆنە ئایا خۆشحاڵە دڵخۆشە یاخۆتەوە تا ڕەشبین و تووڕێە بەس وڵی چنوورخان هەرێمی کوردستان بەرنمەیەکی تایبەتی دەوێت لەسەر تاکی کووردا قسە بکەین زۆر جار هەیە پێوەرەکانی تاکی هەرێمی کوردستان پێوەرێکی تایبەتمەند و جیاوازە کە زۆر جار هەیە لەسەر پارکینگ و لەسەر چی پێڵێن فولایت و لەسەر جەڕێسێکی مۆبایل یەکترا کۆژین کابرای ئەجنەبی وتی ئێوە سارێکمان بۆ ئێوە دروست کردووە فولایتی نەبێت وتیان بۆ وتی چونکە ئێوە گەلێکن لەسەر فولایت یەکترا کۆژن بۆیە لامانداوە جا کە قسەکەین بە شێوازێک کە لەبەر بەپێی ئەوانێ و فیگەرانی کە تۆ پیشانتدا لەسەر وڵاتانە قسەکەین اینجا ئەگەر پرسیارە هەبوو لە ساهرێمیش بەسەر چاو ئەگەر کورتیکەم لەبەرێک لە دوانی هاوڵاتیانیشمان بزین ئەوان دەربارەی خۆشحاڵی دڵخۆشییان و دەربارەی تۆڕەبوونیان چی دەڵێن ئەمە ئەگەر کورتیگەیتەوە سپاس دەکەم زۆر کورتی دەکەمەوە هەموو پێشببینیەوە دەکەین شەڕی رووسیا و ئوکرانیا کۆتایی دێ لەبەرەوەی شەڕێکی تایفی نییە بەڵام شەڕی تایفی هەرگیز کۆتایی نیە لەبەرەوەی لە لوبناان و لە ئەفغانستان و لەوە ئەمە شەڕی تایفی و شەڕی ئاینیە ئەمە شەڕ ئەو وڵاتانی شەڕ و هەرایان تێدا زۆرە دەمانگیری ئاینی و نەتەوەیان تێدایە باری ئابوووریان خراپە ژینگەیەکی پیسیان هەیە نەخۆشی دەرونی و تێکچوونی باری دەرونی نادات پەروەری کۆمەڵایەتی نەبوونی یاسایەکی پتە و بوونی گەندەڵی و هەروە نەبوونی ئاسایشی خێزان ئەمانە هەر هەمووی هۆکارێکن کە بەو پێوەرانە میلەتان دیاری دەکەن ئایا ملەتی تۆڕەن یان تۆڕەنی بڵێ کاک یوسف لەگەڵمان مێنەرەوە بە گوێبیستی وتەی هاوڵاتیان بزانین هاوڵاتیان چی دەڵێن دەربارەی ئەوەی کە ئایا دڵخۆشن یاخود ئەوە تا تۆڕە و ڕەشبینن سپاس بخوا زۆر خۆشحاڵم قەت تووڕەنی ژیانی خۆتا کەسێکی خۆشحاڵی یان کەسێکی تووڕیت وڵی من تووڕەنیم نەوەڵە وڵا کەسێکی خۆشحاڵم نەتوڕ یعنی وەسەد مام ناوەندم وڵی ئاسوودەم خۆشحاڵم ئایبنی هۆکاری ئەو خۆشحاڵیە چییە؟ وڵا هەردوێتتر ئینسان ئەگەر قەناعەت و مشتێ بێت دایم خۆشحاڵە بێت ئەی تووڕەوی چی پێگرێ هیچ هەیە تەبعی وایە تەبیعەت نە دەرمان هەیە بیکوژێ نە زەهریش هەیە وڵای شکر بۆ خۆی کێشەمان نیە و لەش ساغین و ئیتر پێویستمان بەهیچ نییە تەلەبەی جامعینی تر کاروباری ڕۆژانەی خۆمان بەجێهێنین و کێشێکمان هەیە لەخوا بەسەر هەستەکە ئێمە بۆچی ئەگەڕێتەوە کە ئێمە گەلێکی تووڕین وڵی تر خەڵک دایم خەریکی نەهامەتی و ئەمانە زیاتر بەسەریەت و ئەمانە بۆیە خەڵک هینە چ پێڵەن تۆڕێنە سپاس بخوا هەموو کەسێک ژیانی خۆشە بەستر چی خەڵک ئەمڕۆ دایم عەسەبیە و ژیانەکە قورس بۆ وای لێ هاتووە مەشاکل زیاتر بۆ خەڵک ئەمڕۆ تااقەتی هیچ شتێکی نییە هەمی بێزارە لە ژیانی خۆی ئەی چییە کابرا سێرەکەی 4 مناڵی هەیە هەڵی واسەدە هەزاری پێ نیە یا 5,000 پێ نییە هۆکاریەوە بڵێم چییە گەڕێتەوە بۆ سەردەمانی پێشوو یعنی بە شێوازێکی زۆر تووڕە و بەنەوە ینی تربێتی جیلی ئێستاە بۆ نمونە کە شەڕێکە بێ شتێکە بێ کێشێکی عیلێ بێ گەڕێتەوە بۆ باو باپیرانمانیانە و شتانە کاک یوسف ئەمە قسەی هاوڵاتیان بوو لەسەر دڵخۆشییان و لەسەر تووڕەبوون و ڕەشببینیان بەڵام بە هەندێکیان دڵخۆشییان بەستبەوە بە لەش ساغی و بە تەندروستێکی باشیان بە قەناعەتەوە ئایا بوونی ئەمانە بە تەنها فاکتەرە بۆ ئەوەی کە کەسێک یان تاک دڵخۆش بێیان ئەوە تا فاکتەری تری هەیە کەواتە ئەگەر
بە شێوەیەک تر پرسیارەکە بکەم کلینی گەیشتن بە دڵخۆشی مرۆڤ چییە؟ بڵێ ئەوان کۆمەڵێ دەستەواژیان بەکارهێنا ئەو شانی کە هەڵێنجراو بوون قەنەعەتە تەبعی وایە نەهامەتی ژیان قورسە 5,000 لە گیرفان نییە بێزار بووم باری ئابووری ئەمانە هەمووی جۆرێک لە بێزاری دەردەبڕێت تەنها شتێکی زۆر سەیرم بینی لە یەک لە بەڕێزەکان کەوتی هیچ کێشەمانی و زۆر مرتاحین ئەمە هەر لە دەموچاویەوە دیار بوو کابێکی پێوە دیار بوو هەندێک جار هەیە خەڵک قسە ناکە بێزار بوو بێتاقەت بۆ قسە ناکە زۆر جار هەیە کێشەی بۆ دروستە بێت ئەمانە هەموو ئەوەیە کە دەمانگەێنتە ئەو پێوەرەی کەسێک ئەگەر دڵنیا نەبوو لە خۆی ئاسایشی تاچی پارێزراو نەبوو ئەمە خۆی لە خۆیدا گەورەترین کێشەیە هەم بۆ ئەوەی کە خۆشگوزەرانیە هەم بۆ ئەوەی کەسێکە لە ناخی خۆیان تووڕەیە سێ جۆر تووڕەبوون هەیە پێوەری تووڕەبوون هەیە کە لە هەموو دنیا دەستنیشان کراوە ئەڵێ هەندێک کەس هەیە زۆر زوو تووڕە دەبێ و درەنگ سار دەبێتەوە ئەمە ئەڵێ ئەم تووڕەبوونانە نەخۆشن ئەم جۆرە کەسانە نەخۆشن پەیوەندی بە دەوروبەرەوە نییە کە زۆر زۆر زوو تووڕە ئەبێ و بەڵام بە 5 ساڵ چانابێتەوە لەگەڵ لەسەر یەک مەرحەبایی لەگەڵ توێ تووڕابێ 5 ساڵ قسە لەگەڵ ناکەڕێ ئەمە پێوەری دوم ئەوانەی کە زوو تووڕابن زوو سار دەبنەوە ئەمەی ئێستایە کە ناتوانێت هیچ بکە ئەمەی سێم کە زۆر زۆر باشە لە وڵاتانەوە هەیە زۆر درەنگ تووڕە ئەبێ بەڵام زۆر زوو سار دەبێتەوە چونکە هیچی لە دڵان نییە ئەمانە سێ پایی تۆڕەبوونن لە هەموو دنیاە دیاری کراوە کورد بە عام ملەتێکی تۆڕەیە کورد بە عام لە مزگەوتە جنێوەدا بە شەڕەکە لەسەر ڕیز بوون لە سوپەرمارکێتە شەڕەکە لە چوون بۆ سەیرانە شەڕەکە لەسەر فولایتە شەڕەکە لەگەر منداڵ لەسەر گۆریەک بە شەڕدێن لەسەر قەڵەمێک بە شەڕدێن لە قوتابخانە لەسەر سڕی تەوالێت و حانوتا بە شەڕدێن یعنی لە هەموو شوێنەکە تووڕە لە ماڵە کارەبانیە ئاو نیە برسیەتی خواردنەکەی بەدڵ نیە هەموو کاتێک تۆڕەیە کەواتە ئەمانە هۆکارەکانی تۆڕەبوون زۆرە بۆیە ملەتی کوردیەکە کە لەو میلەتانە لەگەڵ ئەفغانستان ئەمە چەرچل دەرێ دەڵێ دوو لە میلەتانی جیهان تۆڕەترین میلەتن سەرسەختتریانە یەک ملەتی ئەفغان دوو ملەتی کورد دەستەکانت خۆش بێ کاک یوسف زۆر زۆر سوپاسمان دوومان کردی سوپاس بۆ یوسف عوسمان کە بەڕێزیان سپۆڕی دەروونناسین و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵ ئێمەدا ئامادە بووی سوپاس بۆ تەواوی ڕوونکردنەوەکانت. بەڵێ بەڕێزان ئەچینە لای بابەتێکی تر کە هاوکارانم بۆیان ئامادە کردوون لە گوندی بارێ خێزانێک براندێکی دارسازیان دروست کردو و پێداویستی و کەلوپەلی ناوماڵ لە دار دروست دەکەن و خواستێکی زۆریشی لەسرە بابێ کۆبینەری بین. هەر بابەتێکمان بە شێوازێک دەرەچێت بۆ نمونە ئەم چێکلێنسە جارێکتر دووبارەی نییە لەبەرەوەی ئەم دارە خۆی سروشتەکەی وایە جاری وایەم لە فرۆشتنا کێشەیەوەمان هەیە ئەڵێن عینەنەوەمان کە دەست ناکەوێتوانێت چونکە لەبەرەوەی شتەکان ئێمە لە سروشتۆ دەرێنین ئەوە نیە بڵێن لە قاڵ وایە و قاڵبێکی بۆ دروستەکەینوانە جارێکتر ئەم شتە دروستە بێتەوە. من بەرهەم محەممەد غەفور دانیشتوی گوندی بارێم خاوەنی براندی دارسازم پیشەی ئێمە لێرە هێنانی داری سروشتیە هەر لە داری سروشتی کۆمەڵە ئەکسسوارات و قاپ و ئەم بابەتانە دروستەکەین هەنێ جوانکاری ناوماڵ و مێز و کورسی و کەپری گەشتیاری بۆ هەنە شوێنی گەشتیاری. ڕۆژانە ئێمە چەند پارچەیەک لێرە دروستەکەین و لێرە لە ڕێگای پێی جوانێ بە خەڵکیانە ناسێن و تەڵەبێکی باشی لەستەرە. ئەم نیشانێکی ئێمە یکەین سروشتی دارەکە تێک نادەین هەر لە سروشتی دارەکە هەم قاپەکە دروستەکەین هەم جێکلێنسە وار بە توانێ مێزە کورسیە هەر شتێک بمانەوێت نامانوێت سروشتەکە تێک بین هەر لە سروشتی خۆی
ئیشەکەکەین. لە ساڵی 2020وانە لە کاتی کارنتینەکەوانە وەکو هەموو خەڵک ئێمە بوومان نەبوو کە بڕۆینە دەروانێ و هاتینەوە گوندەکەی خۆمان ئەم پیشەیەم هەڵبژارد. پیشەیەکە خولیایەکی خۆم بوو، حەزێکی ماڵەوە بوو، چۆن لە پشت هەموو پیاوێکی سەرکەوتووانە ژنێک لە پشتیوێتی. منیش هاوسەرەکەم زۆر هاوکارم بۆ لەخوا بەزیابێ بەیەکەوانێ من ئیشەکانەکەم و ئەو دەرمانەکان یەکات. بەیانیان ئێمە کاڵەستین بۆ دوای ئەو شەوانە بە دوای فکرەیەک ئاگەڕین، بەیانی هەڵەستین ئەو شێوازەدارانەی کە بۆ فکرەکەی خۆمان گونجاوە یان بیرمان لێ کردوێتوانێ ئەچینەی هێنین. ئێرە دارەکانیش داری گوێزن، داری تووە، داری بەڕووە، هەروە بێتوانێ سوورە چنارە، سپیدارە. ئەم شێوازەدارانن هەڵیانە بژێرین و ئەو شتێک کە لە خەیاڵی خۆمانە دروستیانەکەین و پێشکەش بۆ خەڵکیانەکەین لە ڕێی پێیجەوە. زۆربەی کات خزم و کەس و کارەکانیشمان هەمووی هاوکارمانن لەگەڵمانە، دارێک شتێکە بینن شێوازێکی جوانی هەیە تەلەفۆنمان بۆکەنەوە یان ڕسمەکەیمان بۆ نێرنەڵێن ئەمە بەخوا لەوانەیە تۆ بیرۆکەیەکت هەبێ بووی شتێکت هەبێ بووی ئەتوانی شتێکی تیا بکەیت. ماڵیان ئاوا بێخوا من وەکو خەڵکی دێکەش هیچ کەسێک ڕێگریم لێ ناکات بڵێ ئەم دارە مەبە یان ئەو شتە مەبە، ئەگەر لە ماڵەکەی خۆشیا بێ هەڵێگرمەی هێنم. سروشتی ئەم منتیقەیە وایە تر بۆ نمونە ئەم دارانێکی ئەمان هێنین هەمووی داری وشکن، هیچ کاتێ ناچین سروشت تێک بدەین یان دارێک ببڕینەوە کە دارێک لە ژیانە بێت هەڕ بێت. چونکە بە کەڵکی ئەمە نایە، داری تەڕش بە کەڵکی ئەمە نایە، هەر ئیشێکی تیا بکەی ئەو ئیشە بە کەڵک نایە و نەجاحەت نایانێ. هەچین ئەم دارە وشکانە لە ئەم ژێردار و گوێز و شتانەیە کویانەکەینەوانەوە هێنین لێرە ئیشی خۆمانیان لەسەرەکەی. خوا بە زیابە ئیشەکانیشمان تەڵەبێتی باشی لەسرە لەبەرەوەی ئەم شتانە دووبارەیان کەمە، ڕۆژانە چەند تەڵەبیاتێکمان هەیە لەخوا بە زیابێ بۆ هەموو شارەکان، بۆ نمونە شاری دووهۆکە زاخۆیە، هەولێرە، تەنانەت جنوبیش زۆربەی کات تەڵەبیاتیان هەیە و ئێمە لێرە و بۆیان دروستەکەین و پێشکەشیانەکەین. ئێمە پێشتر لە 3 پێشانگادا بەشداریمان کردووە بۆ ناساندنی ئیشەکانمان. سواز بخوا لە پێشانگاکانە زۆر دەستخۆشیشمان بواتەوە قەزیەوە ئەگەر شتەکە نەشفرۆشا بێ ئەوەی کە خەڵک هاتووە دەستخۆشی لێکردوین بۆ ئێمە هەموو شتێ بووە. ئەو مادانش کە بەکارێنین بۆ ڕووپۆشکردن زیاتر ئیسپرتۆیە، واڕنیشە، کیلەر و سیلەرە، ڕایزنە، تا بڵێن پیشەیەکی خولیا هینێکی زۆر خۆشە، خولیا و ئارزویەکی زۆر خۆشە لەبەرەوەی زۆر مەشغوڵی پێوەی ئەو شتەش کە تۆتەوێت لە خەیاڵتە وردە وردە یانە گەشتەکە بکەوێتە بەرهەموانێ وەکو ئەمە ئیتر زۆر دڵخۆشە بی. جاری واشەیە زۆر پێوەی مادوی بەڵام شتەکەت ناگاتە ئەوە، بەڵام ئەوە نییە تۆ بڵێ کۆڵ لە ئیشە ئاەم ئەم ئیشە ناکەم لەبەرەوەی نەجاحەتم تیانێنا. ئێمە لەوانەیە چەند شتمان تێگا بێت، چەند جار شتەکانمان دووبارە سێبارە کردبێتەوە تا گەشتونێتە ئەنجامێک. لەخوا بەزیابێ ئەمە ئێستا تا ئێستا گەشتونێتە تەقریبا ئەنجامی خۆمان. ئیشەکەش زۆر لێ ڕازین لەبەرەوەی پیشەیەکە پیشەی خۆمانە. پێشتریش لە کەرتی تایبەت ئیشم کردووە بەڵام وەکو ئەم پیشەیە نەبووە. ئەگەر ڕۆژانە مەعیشەتەکەش ئەوەنە نەبێت کە تایەت پێیەکەی، بەڵام گرنگەوەی براندێکی خۆتە، ئیشێکی خۆتە، ڕۆژانە پێوەی مەشغوڵیت. چاوی گەلی کوردستانمان پێشکەشکردن بمێنن بە خێر و خۆشی کاتێکی خۆش.